بابەتی هەوڵەتێکی کاسبکاری شارۆچکەی چاوەڕوونا داوا لە هەموو کاسبکاران دەکەم، داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستان دەکەن ڕۆژی دەنگدان سودەکانی دەنگدان دەنگ بدەن بە کایندانی کوردستان بە تایبەتی ئەو لانانەیە کە دیفاع لە کوردستان دەکەن، ئەوانەیە ئەگەر مافی هەڵاتان دژێڕنەوە، ئەوانەی ئەو ئیجبانەی ئەگەر کوردستانیان پاراستووە. خۆم وەکو هاوڵاتیەک خۆم و خێزانم ڕۆژی دەیدا دەچینە سەر سندوقەکانی دەنگدان، داوا لە هەموو هاوڵاتیان دەکەین وەکو هەموو کەسێکدا بچن بۆ سندوقی دەنگدان بۆ ئەوەی مافەکانمان بەدەست بێنی. گەنجدەم بۆ کاندیدێکە مافی گەنج دەپارێزدەوە، مافی استفادەی هەیە بۆ دەڤەری ڕاپەڕین و دەڤەرێک کە تا ئێستاکانە خزمەتگوزاری بۆ نهاتووە بۆ شێوەیەکی بەرچاو. هەنگ دەدەین بۆ لایەنەی کە نیشتیمان پەروەرە، بەو لایەنەی کە باڵێنەکانی کورد جێبەجێ دەکات، بۆ لایەنەی کە سوورە لەسەرەوەی مادەی 130 جێبەجێ بێت، ئەو لایەنەی کە خەمی کوردستانێتی، خەمی شوێنە دابڕایەوەکانێتی.